ئێمە وەکو ئەو ڕێکخراوە هەساینە بە ئامادەکردنی ئەو پێشانگای هەلیکار بۆ هەردوو ڕەگەزی بڵێن نێرومێ بۆ کچان و کوڕان ئەوانەی کەوا دەرچووی کۆلێژ و پەیمانگاکان و هەر ئاسێکی تری خوێندن بن لەگەڵ ئەوانەی کەوا بە دوای کار دەگەڕێن. بیرۆکەی ئەو پێشەنگایە لەوە هات ئێمە پرۆژەیەکمان لەگەڵ جیئایزەتی ئەڵمانی واژۆ کرد پێش 4 مانگ. پرۆژەکە کە بریتی بوو لە دامەزراندنی تەنیا خانمان یاخود ئافرەتان بڵێن لەبەرێمە وەکو ئاژانسا لە بواری ئافرەتان کار دەکەین، بەڵام لە هەمان کاتیشدا هاوکارین بۆ ئەوەی هەلیکار بۆ ڕەگەزی نێرش بدۆزینەوە. ئێمە پرۆژەکە تا ئێستا توانیمانە بۆ 329 ئافرەت لە هەر سێ پارێزگای هەولێر و دهۆک و سلەیمانی هەلیکاریان بۆ بدەزونەوە و ئێستا ئەوان لەسەر کارن، خۆشبەختانە نزیکەی 3 مانگە کار دەکەن و دواتریش ساڵاکی ترمان هەبوو لە پرۆژەیە بە بەرزکردنەوەی توانستی کارمەندانی حکوومەت بوو، بەرزکردنەوەی توانستی ئەو خانمانێکەوە کاری تایبەتی خۆیان دەکەن، خوڵی ڕاهێنانمان بۆ کردنەوە. کۆتا ساڵاکیش ئەو پێشەنگای هەلیکارە بوو کە زیاتر لە 50 کۆمپانیای ناوخۆمان بانگەش کردووە لە پارێزگای هەولێر و دهۆک و سلەیمانی بە مەبەستی ڕەخساندنی هەلیکار بۆ ئەوانەی بێکارن و بە دوای کار دەگەڕێن.